شوێنەوارێکی مێژووی لە دەربەندی بازیان لە بەردەم هەڕەشەی فەوتان و لە ناوچووندایە بەڕێ ڕۆشنبیرێکی چەمچەماڵ حکوومەت هێرێن بە پێی پێویست ئاوڕی لە شوێنەوارە مێژوویەکان نەداوەتەوە. ئەم شوێنەوارە لە مێژووە چەند ناویکی هەبووە کۆنترینیان بابیتایە کە کەوتۆتە بەردەم دیواری دەربەندی بازانە ئێرە دێر بووە دێر واتە شوورای هەبووە هاوشەوەی قەڵا قولەی هەبووە و لە ناو ئەم شوێنەوارەیە وەکو ئەبینین کە دیارە پەرزگایەکی بچکۆلە هەبووە بۆ پەرستن بەکار هاتووە دیاران پەرزگایە پەرزگای مەسیحەکان بووە لە ساڵی 1990 کە کنوپشکنینی تیاکراوە سی دراوی کانزایی کە لە زیو دروستکراوە دۆزراونەتەوە کانزاکان ئەو دراوانە ئەگەڕێنەوە هەمان ئەو دراوانە بوونە کە هی سەردەمی ساسانیەکان بووە. شارزایکی بواری شوێنەواریش دەڵێ شوێنەوارێک کە مێژوویەکی کۆنی هەبێت ناکرێ بەم شێوەیە فەرامۆش بکرێ. ئەبوو ئەم شوێنەوارە ئێستا شوێنێکی گەشتیاری شوێنەواری زۆر گرنگ بووایە گەشتارێکی زۆر ڕووی تێبکردایە بووایە بۆی جێی داهاتێکی زۆر گرنگی ئێمە ئەمە بووە بە بەشێک لە کەلتوری ئێمە لە ناسنامەی نەتەوەی ئێمە ئەبێ پارێزگاری لێ بکرێت ئەبێ لە خەمی دابین. ئێستا ئێرە دووجار شوێنەوارەکانەوەیە کە وەکو گوتم 6 بۆ 8,000 ساڵ پێشزین ئەمە دروستکراوە ئێستا بۆ ئێمە ماوەتەوە شوێنوارێک تریشیانەوەیە ئەگەر بێت و بەراوردی بکەین بەدە بۆ 15 ساڵ پێش ئێستا جارێکی تر ئەم شوێنەوارە کاڵ بۆتەوە وەکو ڕووکارەکەی پێشووی نەماوە. بەپێی سەرچاو مێژوویەکان ئەم شوێنەوارەکە لە ڕابردوودا وەکو دێر و پەرستگایەکی کریستیانەکان بەکارهاتووە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوونی زیاتردا دەبێت ئەگەر حکوومەت هێرێم ئاوڕی پێویستی لێ نەداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، دەربەنی بازیان.